بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست حکوومەتی هەرێمی کوردستان لە دابەشکردن و دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان شکستی هێنا و ئێستاش دەیەوێت لە ڕێگەی سندنەوەی پارێزبەندی لە سۆران عومەر پەرلەمانی کوردستان بە تەواوەتی پەک بخات و نەهێڵێت پەرلەمان چاودێر بێ بەسەر کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم شەو بە میانداری بەڕێز دکتۆر غالب محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق باز لە شکستی حکوومەتی هەرێم لە دابەشکردنی موچە هەروە پەیوەندیەکانی هەرێم و بەغداد و چۆن کێشەی موچەی فەرمانبەرانیش لە بەغداد چارەسەر دەکرێت تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ دکتۆر غالب تاوتوی ئەم پرسە دەکەین. بەناوی خوای گەورە و میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتەکەمان دەست پێکەین. کودەتاکەی حوتیاری فراکسیۆنی پارتی بە یارمەتی فراکسیۆنە کەمینەکان بە جۆرێک ڕەوشی پەرلەمانی ئاڵۆز و دژوار کردووە کە نەک دانیشتنی یاسایی پەرلەمان بەڵکو و تەنانەت کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکانیشی نەهێشتۆتەوە. بەهۆی بایکۆتی 6 فراکسیۆنەکە کۆبوونەوەی فراکسیۆنەکان هەڵوەشایەوە هاوکات ئەو 6 فراکسیۆنەی کە بایکۆتی کودەتاکەی حوتیاریان کردبوو بەشداریکردنیان لە هەموو دانیشتنێکی پەرلەمان هەڵبەسارد و تا ئەو کاتەی میکانیزمی کارکردنی پەرلەمان ڕێک دەخرێتەوە. ئێمە پێمان وایە کێشە لە دەستەی سەرۆکایەتیدا هەیە هەتا دەستەی سەرۆکایەتی بەخۆیدا نەچیتەوە میکانیزمی ئیشکردن نەگۆڕی ئێمە بەشداری کۆبوونەوەکان ناکەین چونکە وەکو لە مادەی 24ش بەرگەی سێدا هاتیە پەرلەمانتار بۆینی ملاحەقە بکرێ بۆینە لێپرسینەوەی لەگەر بکرێ ئیلا ئەگەر تاوانێکی ئەنجامدابی کێشەی ما لەسەر مافی هەر 111 پەرلەمانتارەکە بووە چونکە ئێمە پێمان وایە بە هەڵگرتنی ئەو پارێزبەندیە کەپکردنی دەنجی ئازادە ئێمە لەگەڵ کەپکردنی دەنجی ئازاد دانین. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی وتی کودەتاکەی حوتیایر شکۆی بۆ پەرلەمان نەهێشتۆتەوە و کردوویەتی بە پاشکۆی حکوومەت هەر بۆیە بەشداری هیچ دانیشتنێک ناکەن تا ئەو کاتەی دوو خەشێواوەکە ڕێک دەخرێتەوە. و پاشان پەرلەمان نەیتوانی بەڕاستی چاودێریشی چاو تیژ و قایم بێ بەسەر حکوومەتەوە بەڵکو من هەست دەکەم بەڕاستی پەرلەمان بۆتە ینی پاشکۆی حکوومەت چاودێری پەرلەمان دەکا و حکوومەت فەرمووەوە ینی بڕیار بەسەر پەرلەماندا فەرز دەکا و ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی پێمان وایە بەم شێوازە پەرلەمان بەڕێوە ناچێ و نە بەڕاستی ئەو پێناسەی کە هەیەی لە پەیڕەوی نێوخۆدا کە بەرزترین و باڵاترین دەسەڵاتی ینی چاودێریکردنە کە نەیتوانێت بەڕاستی ئەم دەسەڵاتە بەکاربێنێ لێ نەگەڕاوە بەڕاستی حکوومەت ئەم دەسەڵاتە بەکاربێنێ و دووەم بەرزترین دەسەڵاتی یاسادانان وەکو باسم کرد یاساکان بەو شێوەی دادەنرێن و مەرجعی سیاسی هەرێمی کوردستانیش بەخوا کاکە پەرلەمان نەیتوانێت بێتە مەرجعی سیاسی هەرێمی کوردستان. حکوومەت 50 گەڕی کۆبوونەوەی لەگەڵ بەغدا کردو تەمەن لە میدیاکان بیستمانەوە کە چی گوزاراوە بۆ ئێمە دەمانێت بەڕاستی ڕۆڵ بۆ ئەم پەرلەمانە بگەڕێتەوە و ڕۆڵ بۆ سەرۆکاتی پەرلەمان بگەڕێتەوە و ڕێزێکی تایبەتی لە فراکسیۆنەکان بگیرێت. هاوکات سەرۆکی پەرلەمانی کوردستان بە ئاماژەی کودەتاکەی حوتیایر بە شکاندنی شکۆی متمانەی پەرلەمان ناوی بردو ڕایگەیاند تا شکۆ و متمانە بۆ پەرلەمان نەگەڕێتەوە بانگێشت بۆ دانیشتن ناکەن و هەروەها وتیشی دەبێت پەرلەمان گوزارش لە خواستی هەموو فراکسیۆنەکان بکە نەک تەنها یەک فراکسیۆن. بەش بە حاڵی خۆم منیش نیگەرانیم هەیە وەکو سەرۆکی پەرلەمان لەبەرەوە دوای ڕێوینەوەی هەموو نیگەرانەکان بڕیاردەین لەگەڵیان پەرلەمان کۆ دەبێتەوە. پەرلەمان کۆ نابێتەوە هەتاوەکو بەو شێوەی لێنێت کە خواستی هەموو ئەو هێزانەیە کە لە ناو پەرلەمانی کوردستانە حزوریان هەیە و پەرلەمان و کاتە کۆ دەبێتەوە کە باس لە کێشەکانی خەڵکی کوردستان بکە و ئەو کاتە کۆ دەبێتەوە کە بە شکۆیەکی تایبەت و بە متمانەیەکی تایبەت بچێتەوە. بانگێش بۆ کۆبوونەوە ناکەم تا نەگەمە ئەو بڕوایەی کە کۆبوونەوەی پەرلەمان سوودی هەیە بۆ خەڵکی کوردستان. سەرۆکی فراکسیۆنی گۆڕانیش ڕایگەیاند کاری پەرلەمان نییە حکوومەت هەرداوایەکی هەبوو جێبەجێ بکات بەڵکو ئەرکی پەرلەمان بە دوواداچوون و لێپرسینەوەیە. لە ئایندەی نزیکە پێویستە سەرۆکی فراکسیۆنەکان یەک نوێنەرایەتی فراکسیۆنەکان لەگەڵ سەرۆکاتی پەرلەمانە زۆر بە ڕاشکاوی بڵێن ئەوە وەزعی خەڵکە ئەوە مەعیشەتی خەڵکە ئەوە بێموچەییە ئەوە بەرەو قەیرانێکی قوڵترە ڕۆین ئەوە دۆخەکەیە یعنی خۆ ئەبێ ئەگەر ئەم پەرلەمانە قەرارە هەبێت ئەبێ قسە لەسەر ئەم شتە جدیانە بکە ئەبێ قسە لەسەر ئەم قەزیە جدیانە بکە. لە حوتیاردا داواکاری 53 پەرلەمانتار بە هەند وەرنەگیرا و سەرڕای ئەوەی هەڵگرتنی پارێزبەندی بۆ 4 پەرلەمانتار خرایە دەنگدانەوە بەڵام وەک پێشتر پلانی بۆ داڕێژرا بوو تەنها پارێزبەندی لە سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی وەرگیرایەوە.
ئەمەش قەیرانێکی قوڵی لە پەرلەمانی کوردستان خوڵقاندووە و کە چاوەڕێ دەکرێت کاریگەریەکانی تا کۆتایی ئەم خولە بەردەوامی هەبێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز دکتۆر بەخێر بێ سپاس سپاسان دەکەین. ئەگەر سەرتا بەر لۆی بچین سەر مەسەلەی موچە حەزەکەم سەرنجە لەسەر کودەتاکەی حوتی ئایاری پەرلەمانی کوردستان بزانم. پێ دوای ئەگەر پەرلەمان بەم شێوە بەردەوام بێت دۆخی پەرلەمان چی بەسەر دێت؟ بڵێ سڵاومەیە بۆیەوە بە بینەرانی خۆشەویستان و ڕەمەزانتانیش پیرۆز بێت. زۆر سپاس. طبعا ئەوەی کە ڕوویدا لە پەرلەمانە بەڕاستی من دەتوانم بڵێم ئێستا بناوی پەرلەمان نەماوە بە پەرلەمان وتە لقی یەکی دانەی لقی دوی دانەی پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە پارتی بەهۆی ئەو کەمینە کە من پێم وایە ئێستا بوونەتە زۆرینە ینی بە کەمینە نەماوە چونکە لە هەموو دنیاە وەرە سیرکە کەمینە 11 کورسی نییە لە 100 کورسیە. ئێستا عێراق ئێمە ئەندام پەرلەمانی عێراق 309 ئەندام پەرلەمانی 9 کورسی کەمینەیە و بۆ 9 کورسیە بۆی ڕوونی کەینەوە لە عێراق فرە بازنەیە ینی بازنەکان محافەزەیە هەموو بازنەیەکی انتخابی محافەزەیەکە بەشێک لە محافەزەکان هینی تایە ئەندام ینی بۆ نمونە لە دووسێ شوێنە کەمینە هەیە لە بەرەوە زیای کرێ بۆتەنەوە ئەگینا کەمتر ئەبوو بەڵام سەرێکی لە هەرێمی کوردستان بۆت بە 11 ئێستا ئێمە تا ڕادێک کێشیشمانە لەگەڵ 11 بەسەگەر نوێنەری حەقیقی خۆیان بن بەڵام ئەمانە نوێنەری حەقیقی خۆیانین ئەمانە هەمویان پارتین ینی بەڕاستی ڕاست و دروستی ئەمانە پارتین و بۆ ئەجندای پارتی کارەکەن و بەداخەوە یعنی هەموو ڕۆژێک نەمبینی دژ بە پارتین بێ و ناکرێت دەبێ بەڕاستی لە مەودووە لایەنەکانی تر کۆمەڵ یەکگرت و گۆڕان قبولی ئەمە نەکەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دوودانە پارتی و یەکێتی بێ هەر بە تایبەتی ینی بۆ گۆڕانیش ینی گۆڕان لە برۆ لە حکوومەتایە خۆ دەبێت لە ناو پەرلەمانیشە ینی ئینێکی هەبێت پۆستێکی هەبێ لەو سێدانە پۆستێکی هەبێ بۆی بتوانرێ کە ڕێگری بکرێ لەو شتانەی کە زۆرینە نییە و قەراری لەسەر نادرێ بەداخەوەی کە لە پەرلەمان کرا من نازانم من خۆمە گەر ئەندام پەرلەمان بوایم ئەندام پەرلەمانی کوردستان بوایم دەست بەجێ ئیستیقالەمە کرد چونکە بە شایستی خۆم نەئەزانینە ناوێ دانیشم و داواکارم لەو ئەندام پەرلەمانەکانی تر دەرەوەی یەکێتی و پارتی باشتر وایە هەمویان یەک بەرە دروست بکەن دژ بە یەکێتی و پارتی و ئەگەر یەکێتیش هاتە ژێربار و لەگەڵ یانەتوانی چاکسازی بکە با لەگەڵ یەکێتیشە کار بکەن بۆ ئەوەی ئیتر زۆرینەی پارتی نەمێنن ناو پەرلەمانە و جارێکی تر تەوازن بگەڕێتەوە بۆ ناو پەرلەمان و بتوانن مەجموعەیەگین ینی من پرسیارێکم کرد لە برادێکمان ئەندام پەرلەمانە پرسیارم لێ کردوتم ئێمە لە پەرلەمانە من لە لژنەی نەوت و غاز و کارەبا و سامانە سروشتەکانە ئێمە ڕۆژانە وەکیل وەزیر بانگەکەین هی ئەم وزارەت هی ئەو وزارەت شەریکاتی نەفتی شیمال شەریکەی نەفتی جنوب وتم ئەمانە ئێوە بۆ ناتوان بانگیانکەن وتی لە هەموو لژنەکانە 6 بۆ 7 کەسی پارتیە کە ئەیخینە دەنگدانەوە ئەوان دەنگەدەن ئەڵەن بانێن ئێکەواتە ئیش پەرلەمان ئیشی خۆی ناکە کەواتە پەرلەمان بۆتە بەشێک لە حکوومەت ئێستا بۆتە بەشێک ئێستا بەشێکە من پێم وایە ئێستا بەشێکە لە حکوومەت و بە تایبەتی ئێستا وای لێ هاتووە یعنی تۆ ناتوان هیچ گۆڕانکاری بکەیت ئەخ ناکرێت ئەندا پەرلەمانێکی پارتی بە هەموو لایەنەکان بڵێ بینیتان چیمان کرد ینی بە شانازی و باسلەوە ئەگەن کە پەرلەمان ئەمە کوتەدایەکی گەوریان گرن کراوەتەنە بەرامبەر سۆرا عومەر نییە وی تاکیدمە بەرامبەر ینی خۆ کاتی خۆی بەنامە دکتۆر یوسف کرا بەرامبەر بە لایەنەکانی تر کرا بەرامبەر بە کاکسۆران یەکەم کەس نەبوو و نابێت آخر کەسیش بەرامبەر بە لایەنەکانی تر شەکرێن و ڕاست و دروستیت بێت ئەمەی کە کرا ئەگەر بە تەسەلسل حسابی بکەین یەکەم کەس کە شکۆی شکیا سەرۆکی پەرلەمان بوو ناکرێت کۆ ئەجددای کۆبوونەوە حسابت بۆ نەکرێ و دابڕێ لە هەموو دنیاشتی وانە بووە ئەجندای کۆبوونەوە دابڕێ و حسابت بۆ نەکرێت تۆ لە دەرەوەی پەرلەمانی باشتر وایە لایەنەکانی دەرەوەی پارتی بە یەکەوە بایکۆتی بکەن هەتا پەرلەمانەکەن بە پەرلەمان ئەگینا پەرلەمان هیچ دەورێکی نابێ ئەبێتە بەشێک لە حکوومەت ناتوانێت محاسبەی وەزیر بکە ناتوانێت محاسبەی مدیر عام بکە ناتوانێت محاسبەی هەیئاتەکان بکە کەواتە خەڵک بدنی داواتە تۆ بۆی محاسبەی خەڵکی بۆی ڕقابە بکەی کەواتە هیچ ڕقابەت پێ ناکرێت باش بەس پەرلەمانی عێراق ئەکتیڤترە لە پەرلەمانی کوردستان کێوە لە عێراقن پەرلەمان ڕۆڕی هەیە لە عێراق بۆ نمونە بەراورد بە پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان ئەوەی لیژنەیەکی ئێمە کار ناکە کاک
پەرلەمانی کوردستان هیچ ناکە ینی هیچ دەورێکی نەیە ئەم بەتایبەتی ئەم لەم خولەیە پەرلەمانمان نەبینی ینی دڵمان خۆش بێ پێکە ببینی ئەمە پەرلەمان من پێم ناخۆشم قسە ناکەم من پێم خۆشە پەرلەمانێکی ئەکتیڤمانە بێ پێم خۆشە قەرارەکان ناو پەرلەمانە بدرێ نەک لە دەرەوەی حیزبەکانە بدرێ لە بەغدایە پەرلەمانە لژنەکان ئیشی خۆیەکەن دایان کەس درێ بە دادگا دایان کەس لێ وەرەگیرێتەوە دایان کەس هەر لەو پەرلەمانە حەسانە لە وەزیری کورد وەرگیرا وەزیرەکانی تر وەرگیرا وەزیری شیعە وەرگیراوەتەوە بەکێک لەوانە هوشیار زێباریە لەسەر گەندەڵی دەرکرا کاکە ینی ئەوە پەرلەمانە ئەیدە من پێم وایە کەسێک بتوانێ بە دەرەجە 6 بگاتە مەسعود بارزانی لە ناو پەرلەمانی کوردستانە دەربکرێ بە دەرەجە 6 ئەگەر توانیان دەری بکەن کاتە پەرلەمانە بەڵام ئەم پەرلەمانە ئێستا بە پەرلەمانی نەماوە و خەڵکیشی تر متمانەی پێناکە و ئەمە خەتەریشە وا لە خەڵکەکان نەچێتە سەر سندوقی دەنگدان من بزانم ئەگەر دەنگە دەم بە یەکێ ناتوانێت دیفاع عەملێ بکەتر بۆچی دەنگی بەمێ ئەمە ینی ئەمە بێ خەڵکیشە بەڵێ چۆن تۆ دەیان کەس بۆ نمونەیەکێک لەو من بەرنامەیەکم بینی کاک سۆرە نازانتی 280 من کەیسم داوەتە محکەمەکان و دادگاکان کەس نەیجوولاندووە خەڵکە ئەمە ئەبینێتەوە و ئەڵێ کاکەوە من کەسی تریشم نار هەم نفسی بەزم ئیشەکە ئەکا وەڵام دوای ئەوە ناتوانێت محاسبەیە ئێمە کێ وای لە پەرلەمان کردووە حزبی دەسەڵات وای لە پەرلەمان کردووە حزبی دەسەڵات وای لە پەرلەمان کردووە ڕێگری لێ بکە نێڵێ بچێتە پەرلەمان نێڵێ بە دوواداچوون بکە نێڵێ ئەخر ناکرێت پێنجدان پەرلەمان بە دوای مەوزوعێک بگەڕەوە کەسێک گیراوە بچن بەری بدەن ناتوانن بچن بەری بدەن ناتوانن بچن سەیری سەردانی بکەن ینی ماوەیەک نییە بەهۆی کۆرۆناوە بەهۆی نازانچیوە لەبەرەوە هەتا پەرلەمان نەگاتە ئاستی خۆی پێم وایە دام پەرلەمانەکان نەچنە ناو قاعی پەرلەمان و هەوڵ بدەن پێ دوای هەر لایەنێک بچێت لە دەرەوەی بڵین پارتی خۆکوشتو ناگەر تا پەرلەمان ڕاز نەکرێتەوە واللهی هەوەی بڕوات وەکو کەمینەکە وایە لای من هەنی وەکو کەمینەکان چۆن هەموو ئیشەکەیان بۆ پارتی جێبەجێ کرد و باشانە وەکو ئەوان وایە و خەتەریشە ینی ڕاستیەکەی ئەمە خەتەرە لەسەر واکە کە دەنگدەری تر نەڕوا بۆ سەر سنووک بزانێ ئەم پەرلەمانە دەوری نییە پەرلەمان لە بریەوەی خەریکی ئەم بەزمەیە ئەبوایە خەریکی ئەوە بواە موچەی خەڵ دابینکە نەک ئەو ناتوانێت دابینیکە بەڵام موازنە ئەخر کاکە گیان واللهی لە حکوومەتە دیکتاتۆریەکانیش قانونی موازنە هەیە ئەمە 4-5-6 ساڵە لە 2013 7 ساڵە قانونی موازنە نییە ئەم قانونی موازنەیە کە نییە وای کردووە کە بەرەڵای دروست بێ وای کردووە کە شاگەردانی بێ لە گەندەڵی و دزی و لە پارە سەرفکردنێکی بە پێی قانون نەبێت یعنی ئەبێ بەڕاستی نێچیروان بەرزانی قوبات تاڵەبانی مەسرور بەرزانی ئاشتی ئەورامی ئەمانە ئەبێ محکەمە بکرێن لەسەر ئەو بەرەڵایە کە دروستیان کردووە لەسەر ئەوەی کە تا ئێستا نەیانتوانیە موازنەیە بگەێنن 6 ساڵە ئەمانە پارە سەرفەکەن بێ موازنە 6 ساڵە پارە قەرزەکەن بێەوەی کەزانێکی قەرزیان کردووە 6 ساڵە ئەمانە وایان کردووە کە موچەی فەرمانبەران قوتەدەن ئەیخۆن نەوتەکەیان ئەفرۆشن داهاتی ناوخۆش ئەبەن و مەرزی تریش بۆ داهاتی مەرزەکانی تریش کۆ ئەکەنەوە وەک موچەی خەڵ نادەن ئەگەر ئەمە موازنە بێمان چۆن نەتوانوا بکەن ئاخر تۆ حکوومەتێکت بینیوە هەرێمێکت بینیوە نەزانێ مەسروفاتی چەندێکە نەزانێ بەرهەمی ینی داهاتی چەندێکە ئەمە چۆن وا ئەبێت بەڵام ئەبێت تۆ پەرلەمانەوە ئەوە ئیشەکەیەتی یەکێ لە ئیشە سەرەکیەکانی پەرلەمان موازنەیە ئەیدە پێم بڵێ ئەمە چەند خۆ لە پەرلەمان توانێتی موازنێت تەصدیق بکە نەیتوانێت تەصدیق باش ئەی سەبارەت بە موچە ئەوەی کە ئێستا ئێمە تێدا دەژین مەسەرەنەوەی کە 2 مانگ تێپەڕ دەبێت هەندێک وەزارەت موچاوە نەکردووە ئەمە شکستە ئەمە ئەیفلاسیە ئەوە یاخود بۆچی ئێمە گەیشتن بەم ڕۆژە کە تەنە نەتوانی موچەش بدەیت ئەزانی ئوستاد من حەزەکەم یەک شت پێ بڵێم ئەمەی کە ڕوئەدا لە هەرێمی کوردستان لە ماوەی 28 ساڵە 29 ساڵە حکومڕانی ئەمانە مەجموعەیە مافیا بوون ئیدارەدانیان بە شوێکی مافیانە بوو و هەوڵیانەدا داهات بۆ خۆیان کۆکەنەوە بۆ حزبەکانیان بۆ کۆمپانیەکانیان کۆکەنەوە ئێستا ئێمە کۆمپانیای دەوڵەمەندمان هەیە حزبی دەوڵەمەندمان هەیە کەسی خاوەن 100 ملیۆن دلارمان هەیە کاکە کۆمپانیا هەیە هی هەرێمی کوردستانە باخیرەی هەیە لە عێراق حکوومەتی عێراق 4 باخیرەی هەیە ئەم 7 باخیرەی هەیە باخیرەی ناقیلەی نەوتگواستنەوە ناوەوە کە باخیرەی پێوترێ ئێمە لەکوێ بوو ئەمە داهاتی من و تۆیە ئەمە پارەی من و تۆیە حکوومەتێک هەوڵی داوە کە داهاتەکان کۆبکاتەوە بۆ کۆمپانیەکانیان و خەڵکیش فەقیرکە و حکوومەتەکەی خۆشی فەقیرکە یعنی حکوومەت ئێستا بچۆنەوە خەزینەکەی پارێتیان نییە بەس بەمانەیە ئەوە نیە کە پارە نییە پارەکان هەمووی براوە بۆ شوێنی تر تۆ سەیرکە لە 2014ەوە ئەمانە نەوتە فرۆشن هەموو مانگە 345 ملیار دینار
ئەدەن بە وزارەتی دارایی لە کۆی زیاتر لە 700 میلیارد جا من لە عمر من خۆمەکو کەسێکە دکتۆران بێ نەوت و خوازە نەمبینیە نەوت لە 2014ەوە تا ئێستا یەک سعر بێ ئەی ئەم سعر بەرز و نزمیە هیچی گۆڕانکاری نەکرد لەسەر ئەم ڕقەمە ڕۆژێک نەیکرد بە 600 میلیۆن دلار ڕۆژێک نەیکرد بە 300 میلیۆن دلار ئەمە ئەوە گەینەمە مەقتوعەیە بڕیانەتەوە باقی پارەکانتر بۆ شوێنی تر ئەڕوا یعنی تۆ 650 میلیۆن دلارت سرف کردووە بە ناوی بۆریەوە زۆر زۆرە من 450,000 بەرمیل لەم ناردووە تۆ 650 میلیۆن دلار بوو بۆ ناوی بۆریوە لە من بردووە لە هەموو دنیا بینیوتە بۆری لەسەر عەرزی خۆت بێ خۆت دروستی کەی دوای بفرۆشی بە کۆمپانیای کار باشەوەی عێراق بۆری خۆی هەیە خودەویش فرۆشتویەتی نا عێراق بۆری خۆیەتی عێراق سۆمۆ کاتی خۆی لە ساڵ 1970 چوونە اتفاقیان کردووە لەگەڵینە بۆریەکەیان هەیە بۆری خۆیانە و خەزانیان هەیە عێراق خەزانی دنیانەیە لەسەر بەندەری جیهان و نەوتەکانە چێتە ناوەوە فرۆشێ من بە سەرۆکی شەریکەی سۆمۆم و دووتم ئەگەر ئێمە لە 2019 نەوتت بدەینێ وەکو هەرێمی کوردستان نەوتەکەمان بەچەند بۆ فرۆشی وتی بە 6 دلار و 18 سنت ئەی فرۆشم وەکو نەوتی خۆمان ئەی فرۆشم لە 2019 لە 2019 بەس ئەماندایانەتە چەند کەس نازانێت چۆن فرۆشتانە پارەکەی کووە ینی من ئەزانی گوێز بەداناژمێرێ گرنگەوەیە تۆ داهات کوەکەی تۆ موچەی فەرمانبەرانە داوە نەتوانێ بیدەی ئێمە 15 موچەمان لە عێراق ناردووە ئەمە تا ئێستا 12 موچەیان نەداوە باشە و ئێمە لە موازنەی 2019 کێشەی هەرێمی کوردستانمان حسابکە بەشێکی زۆری چارەسەر کرد موچەی فەرمانبەرانمان دوو خستەوە لە کێشەی نەوتوانە ڕۆمانگانە 454 میلیۆن دلار میلیارد دینار ئاهاتە ناو خەزانەی هەرێمی کوردستانەوە یعنی ساڵەکە هەمووی تقریبان ئەکاتە 6 تریلیۆن لەم 6 تریلیۆنە ئەمان یەک بتڵ ئاویان نەداوەتە بەغداد یەک دیناری عێراقیان نەداوەتە بەغداد یەک بەرمیل نەوتیان نەداوەتە عێراق ئێکەواتە ئەم پارەتان هەیە خۆتانش ئەڵێن داهاتمان لە پێش کۆڕۆنا داهاتی ناوخۆ 300 میلیارد دینار بووە نەوتانش بە 800 میلیارد دینار خۆتان ئەڵێن 8 میلیارد و نیو دلار نەوتمان فرۆشتە لە 2000 بۆ خەڵک پارەی نییە بۆ خەڵک موچەی نییە بۆ جادەی کەلار سلێمانی چاک ناکەن بۆ چاڵەکانی ناو جادەی سلێمانی چاک ناکەن بۆ وەبەرهێنان نەکراوە بۆ ئێمە قەرزاری بۆ قەرزەکانتان نەداوەتەوە ئەگەر داتانە و داتانە بەکێ کاکەمە بە شاگردانیە بە بڕڵایەکە هەیە لە هەرێمی کوردستان من ئەتوانم ئەوە بڵێم یعنی عێراق ئێستا لە حاڵەتێکایە عێراق داهاتی کەمی کردووە بۆ نمونەیەکتە دەمێ ئێمە لە مانگی دوو عێراق نەوتی فرۆشتەوە بە 50 دلار توانیوێتی 6 میلیارد و 400 میلیۆن دلار کۆکاتەوە لە مانگی 4 نەوتی فرۆشتەوە بە 13 دلار و 8 سنت توانیوێتی 1 میلیارد و 400 میلیۆن دلار کۆکاتەوە یعنی 5 میلیارد دلار زررمان کردو ئێمە وەکو عێراق بەڵام عێراق موچەی خەڵکیدا ئێستا نەوت ئێمە تا دوێنێ ئێمە نەوتمان فرۆشتە بە تقریبا 90 دلار بەرمیلێکی نەوتمان فرۆشتە بە 90 دلار یعنی ئەتوانم بڵێم 2 تریلیۆن و نیو ئاوا دینارمان دەست ئەکەوێت بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبێ ئەمان اتفاق بکەن لەگەڵ عێراق ئەمان چیتر ناتوان وەکو جاران تەعامل بکەن لەگەڵ عێراق ئەبێ ناوی فعلی موچەخۆرەکان بدەنە عێراق بۆی عێراق بزانێت چنێ موچەخۆرتەیەتەوە و دوایەوە داهاتی هەرێمی کوردستان بدەن بە عێراق بۆی بزانێت عێراق بزانێت تۆ چنێ داهاتەیە بۆی هیچ نەبێ با سەقفی بەرز نەڵێ و سەقفی نزم نەڵێ ئێمە لە مانگ یەک و پێیان ئەڵێن نەوت تەسلیم کرد لە مانگ یەکی 2020ەوە باش پێیان ئەڵێن ئەم موازنە تەواوە بێ موازنەی 2020 دێت ئێوە نەوت تەسلیم کەن ئەم 250,000 بەرمیلە تەسلیم کەن بۆ ئەوەی نیازپاکی دروستکەن گاڵتەیان بە ئێمە کرد بە ئێمەیان نەبوت ئەمانە جاشن لە بەرەوە ئەڵێن نەوت تەسلیم کەن 250,000 کەچی خۆیان دوێنێ ڕۆشتون وتیانە هەموو نەوت تەسلیمەکەوتیان نامانەوێت بەڵێ ئەمە لە هەمووی خۆشتر یعنی ئەمانە مەرزەکان بۆ خۆیان بەکارێنن پارتی دوو مەرز لە نێوان خۆی و سووریا هەیە لە ناو کوردستانی سووریا ئەم دوو مەرزە دوو کۆمپانیا بەڕێەوە یەکێکی ناوی سەلاحەدینە نزیکە لە نێچیرمان بەرزانیوە ئەوی تری ناوی ستێرە نزیکە لە مەسرور بەرزانیەوە داهاتی ئەم دوو مەرزە زیاترە لە 70 بۆ 80 میلیارد دینار مانگانە ئەمە ئەتوانی خزمەتێکی زۆری پێ بکەین با بە موچەی مامۆستایان بە قسەی خۆیان ئەڵێن 150 میلیاری ئەوێت کەواتە تو ئەتوانی هیچ نەبێ داهاتی ئەم دوو مەرزە نیوەی موچەی مامۆستایانی پێ بدەیت بەڵام 1 دینار تەحەدا ئەکەم چوو بێتە ناو خەزانەی هەرێمی کوردستانەوە
یا چوو بێتە خەزیێنەی عێراقەوە ئێمە لەگەڵ وەزیری ناوخۆ قسەمان کرد ئەمماوە ئەم وزیری ناوخۆی عێراق بەڵێ لەگەڵ سکرتێرە ینی مەسئول مەکتەبەکەی قسەمان کرد وتی ئاگامان لە مەرجێک نییە بە ناوی وەلیدەوە بێ هەروتی نییە شتێک بە ناوی وەلیدەوە بێ تا بە خەریتە بوومانەوتمان ئەم مەرزە لای ئێوەیە لای ئێمە وتی ئێمە هەر نازانین لەکوێ یعنی ئەمانە تۆ بزانی ئەمانە داهات ئەم داهات هەرێمی کوردستانە بۆ خۆیان بەکاری ئێنن ئەجار لەگەڵ ئەوەشدا دەبێ ئێمەوە بزانین ئەمانە کە ئەڕۆن بۆ مەجموعەیە قسە ئەکەن ئەو قسانیان ڕاست نییە ینی بە عێراق یان ئێمە غاستانە دەینێ غاز بە چیە دەی تۆ ئەو یەک حەقل غاستەیە لێرە کە ئیشەکە ئەنتاجەکە کۆرمۆرە ڕۆژانە 340 میلیۆن پێسێجا غاز بەرهەمێنێ بەشی نیوەی کارەبای خۆمانەکە تۆ کارەباتان 24 ساعتە بۆی مۆلیدە نەبێنە بۆی مۆلیدەوە نەبێنە خێر ئەمە تۆ خۆت غازەکەت بەشی کارەبای خۆت ناکە چۆن غازە دەی بەخەڵ کارەبا دروست بەسە یۆنی وتی کارەبای مووسڵ و کەرکک و ئەمە زیاد دەکەن کارەبای مووسڵ و دۆک چۆن زیادەکە کارەبای مووسڵ و دۆک بە پارە عێراق خۆی کڕێ عێراق خۆی کڕێ کۆمپانیای قەیوان لێرە محطەیەکی تەولیدی کارەبا هەیە ناوی بازیانە و پاڵاوگەیەکی هەیە ناوی بازیانە ئەمە بازیان محطەی کارەباینەکەی مەسفاکەی نەوتی خاوی عێراقی پێدرێت تەسفێیەکە گازەکەی ئەداتە محطەکەی بازیان کارەباکەی بەرەمێنێ کارەباکەی ئەدا بە کێ ئەدا بە عێراق هەرێمی کوردستان استفادە لە کارەبای ئەو وینە ناکە ئەو محطە هەروەها کاریش نفسی شت محطەیەکی ناوی سمسە کەڵک و مەسفایەکی هەیە نەوتە خاوەکەی ئەداتی عێراق تەسفێیەکە بەشێکی بە نەوتی سپی ئەیدێنە هەرێمی کوردستان و بەشەکەی تریشی ئەەکەنە تەولیدی کارەبا یعنی هیچ منەتێک نییە بە پارە بە سنتەی کڕێ بە $10 تەسفەی بۆکە نەوتەکە بە 28 سنتیش کارەباکەی پێفرۆشێت باشە بەڵام ئێمە چێکەین ئێمە ئیشەکەین بۆ کۆمپانیەکان بۆ قەیوان وکان بۆ ئەم کارەبا بە کوێ هاڕوە بە خطوطی شەبەکەی عامی هەرێمی کوردستان هاڕوە شەبەکی عامی هەرێمی کوردستان هی کێیە هی حکومە هی من و تۆیە هی هاوڵاتیە قورسی ئەکا 1 دیناریشمان پێ نادا قەیوان وکار باش هەموو بۆ خۆیان ژینگەی سێمانیان پیس کردووە هەمووشی باش ئێستا بۆچی لەگەڵ عێراق بە دیاریکراوی بۆچی پارەکە نانێدرێت لە عێراقەوە یعنی هیچ ڕێکەوتنێک لەگەڵ عێراق کراوە تا ئێستا بۆ مەسەلەی موچەکە ئێستا ناتوانن موچەکە بدەن بەڵێ طبعاً ئەمە قسەی تا دوێنێشەوە ینی ئەمان چوونە 1,250,000 ناویان بردو و توانە ئەمە بایۆمتری و ئەمە ناوەکانە ئەوانی سەیدان گروتیان ئەمە زۆرە ینی ئەمەگە پارەی عێراق هەمووی بدەینێ ئەم جامەگەن موچەی ئەمە بتوانین موچەی ئێوە دابین بکەین باقی بۆ خۆی لە عێراق بێت چاوەڕێ بکە هەر خۆیان سەیریان کردووە وتیانە کاکە ئەمە 150,000 کەسی بندیوارە ینی 150,000 کەسە سەیری کە بندیوار دیارە ئەمان ئەڵێن ئەوان ئەڵێن ناوی فعلیمان بۆ بنێرن ناوی فعلی یعنی 682,000ەکە کاکە 682,000 نییە ئێوە زیاتر تانتەعین کرا 600 شتێکە بۆیان بنێرن ئەمانە بە پێشمەرگەوە بە نازانچیوە بە هەمویان و نردووەڵێ 1,200,000 ئەمە جارەکان لەسەر ئەم ناوە ڕێک نەکەوتون ئەمە یەک دوو لەسەر ئەوەی ڕێک نەکەوتون ئەوان ئەڵێن داهاتی ناوخۆمانەوێ 50% عێراق داهاتی 50% ئەمان ئەڵێن قەینا جارە تا ئێستا ڕێک نەکەوتون 50 دەنێ بەڵام ئەوان بە عێراق ئەڵێ ئەبێ چاودێری دارایی خۆیان وردبینی بکە ئەمانڵەنە ئێمە چاودێری دارایی خۆمانێت تەڵان چاودێری دارایی خۆیان کێە خۆیان ینی پارتیەکە مەسئولێکی پارتیداناوە بۆی حساباتەکە و بۆی حسابەکە ینی کڵاواتە ئەوان ڕازی نین بەوە ئەوانەوەی بزانێت داهاتەکان چنێکە ینی تۆ بزانی مەزەکانی چنێکە داهات چنێکە لەسەر ئەمەش ڕێک نەکەوتون لەسەر 250,000 بەرمیلەکە ڕێک نەکەوتون بە تەواوەتی لەسەر پارەکە ڕێک نەکەوتونەوە حکومەتی عێراق چەندیان بداتێ ئەمان داوای نازام تریلیۆنێکە نام 900 ملیارەکەن ئەوان تا ئێستا ڕێک نەکەوتون تا 500شان بۆ بدەن باش ئەمە وای کردووە کە کێشەی موچە دروست بێ ئەمە ناتوانن موچە بدەن بۆ ناتوانن بیدەن لەبەرەوە ئەمان هیچ پارەیان کۆ نەکردوێتەوە ئەمە پارەکانە لای کۆمپانیەکانە ینی کۆمپانیەکان کازبیان بۆ ئەکەن هەموو شتێکیان کردو بە کۆمپانیا و پارێژ نییە یعنی هەر ڕاست و دروستی وایە ئێمە پارەی خزمەتگوزاری وڵاتێک وەکو سویسرا دەین بەڵام ئەو خزمەتگوزاریانەی کە هەمانە وەکو ئەفریقیەکان وایە هیچ خزمەتگوزاریەکمان نییە یعنی ئەوەندە باج زۆر بوو لەسەر وڵاتی ئەوە باج زۆر بوو ینی تۆ بچۆ خانۆ بکە ناو خۆ تۆ دنیای باج لێ وەرەگرن
بۆ هەموو شتێک غرامات 100% زیاد کراوە گومرکە زیاد کراوە شتومەکە گران بووە بۆی ئینوانە بنزین و سوتەمەنی بۆتە بازرگانی هەموو شتێک بۆتە بازرگانی یعنی هەموو ئێمە ئیشەکەین لێت ناشارمەوە ئێمە هەمومان بووینەتە کرێکی هەمومان هەموو هاوڵاتی هەرێمی کوردستان بۆتە کرێکی چەند کۆمپانیایە ئێمە هەمومان کرێکی ئەم کۆمپانیانن ئاسیا سێڵ فاروق مەلام گروپی فاروق مەلام سەفا قەیوان کار ئستێر سەلاحەدی ئێمە بووینەتە کرێکی ئەمانە یعنی ئێمە چی لە هەر کوێ کار بکەین پارەکەمان دەچێتە گیرفانی ئەمانەوە چونکە بۆ ئەمان هەموو شتێک بۆ خوارزان ینی من حەزەکەم نمونەیەک دەمە ئێستا من کە هاتم لە سۆڵەکەەوە هاتم کابرایە چایتی پرسیای لێم وتی کاغال ئاگات هەیە لە سۆڵەکە چی ڕۆدا وتم نەوەڵە وتی کۆمپانیای قەیوان هاتووە سی ئین دروست دەکات سی نازانم وەکو چەتر بێ وەکو کۆشکی لەسەر سەواڵەکە ئەم سیدانە لە نووسنگەی قوبا تاالبانیە سی کەسیاندا ناو بچێت لەسەریش بە قوبا تاالبانی لە تەلەڤیزیۆن هەیە من هەلی کار بۆ 50,000 کەسە دۆزمەوە کەچی گەری ئێستا خەریکە هەلی کاری ئەوانش کە ئیشەکەن بە عەرەبانە هەمویان بنێرنەوە بۆ ماڵ یعنی کەواتە ئەمانە زیرەکن بۆ کەسی فەقیر بەڵام چین بەڵام زەلیلن لە ڕووی کۆمپانیەکانی خۆیانەوەوانە باش ئێستا زەلیلیش بوونە بەرامبەر عێراق زەلیلیش بوونە بەرامبەر بە عێراق بەداخەوە من حەزەکەم نمونەیەکت دەبێت ئەوانەی کە ئێمە بەڕێوە ئەبن ئەمەنە نەزان و بێپلان و بەدبەخت و داماون وەکو مەسعود بارزانی و مەسرور بارزانی و نێچیر و قوباد و ئەمانە کاتی خۆی وەکو ئەمانە تەبعاً تۆ بێ من جیازیەک دەدەمێ ئەمانە چوونە نووسینێکیان کردووە پرۆژەیەکیان داناوە لە پرۆژەکانە ئێسک و پرۆسکی ئەنفالەکانیان فرۆشتۆ بۆ پارە یعنی ئەڵێ لەبەر خاتر لەبەرەوەی 200,000 کەستان ئەنفال کردووە هەر نەفەرێک بە 300,000 دلار حسابەکەین ئەکاتە 160 ملیار دلار بۆ عێراق بەڵێ یعنی ڕێز و احترامی ئەو کەسانەیان نەگرتووە لە جیاتی ئەوەی ئێسک و پرۆسکی ئەوان فەلانەنە بە تەکریمەوە بێنن لە شوێنی لە دایکبوونیان لە شوێنی خۆیان بینێژن و احترامیان بگرن و کەسوکارەکانیان احترام بگرن هاتون بە پارە فرۆشتیان لە بری ئەوەی مستەشارەکان بدەنە دادگا کە عێراق حکمی بۆیان دەرکردو ئەمان هاتون ئێسک و پرۆسکیانی فرۆشن بەڵام سەی نمونەی قائید بکە کە بەداخەوە سەی نمونەی کاگنەوشیوان بکە کە کۆبوونەوەی ئەکرێ لەگەڵ سەدام حوسێنە بەش هەدیەکیانەدا دێ دەمانچەیەک نام دەمانچەیە سەعاتە چییە هەمویان وەریەگرن کاکنەوشوان پێڵێ بە سڵامڵێ من نامەوێت هەدیەکی تۆم نایە ئەگەر ئەتوانی ئێسک و پرۆسکی ئەنفالەکان کە بە هەدیە بووم بۆی بیم لە شوێن خۆیان بینێم ئەڵێ نابێت کەواتە قاید ئەمەیە شوام مستەفایە بەس بێپلان و نەزان و نەخوێنەوار ئەمانن مەسرور بەرزانیە قوبا تاالبانیە نیەچیرە مەسعود بەرزانیە ئەگەر وانە بێ تۆ چۆن کە سوکاری ئەنفالەکان وا ئەمەندە بە بێبێک ئەتەوێت ینی بیان شکێنیاتی و بە پارە تەعامل لەگەڵیانە کردووە ئەڵێ 18,000 کەسم هەیە شەهیدە یەکی 250 ملیۆن دلار 150,000 دلاریان دەرێ ئەوە ناکە لە ئاخیرۆ پارەکانی حساب کردووە ئەڵێن حکوومەتی عێراق 388 ملیار دلار قەرزارە لەبەرەوە بێ و قەرزانەمان بدەیتەوە عێراق حکوومەتەکەی گۆڕاوە یعنی تۆ بێەوە بزانیت تۆ تەعاملەکەی لەگەڵ حکوومەتێکی ترە هەمومان بێکەوە ئەنجا ئێستا ئەگەر بەڕاستی ئەمانە ئێمە قەرزاری ئێمەین ئێمە قەرزاری ئێمن و ئەگەر ئەمانە بەخراپیان ئەزانن فەرمانبانە چینە حکوومەتەکەیانەوە بەڵام خۆشی لەوەیە کازمی جارێکان دانەنرابوو مەسعود بارزانی پیرۆزبایی لێ کرد ئەو جارێکان نەیوت بوو بسمیللا ئەمانوتیان عافێتت بێ مەسعود بارزانی پیرۆزبایی لێ کرد لاور شێخجەنگی پیرۆزبایی لێ کرد نێچیروان بەرزانی پیرۆزبایی لێ کرد مەسرور بەرزانی پیرۆزبایی لێ کرد بێ ئەوەی بزان چیە مەوزوع کەسیان داوای موچەیان لێ نەکرد هەمویان پیرۆزباییان لێ بەڵێ سپاس دەکەم ناوبڕێکمانەیە دەگەڕین وڵات بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من
من بە شیری ئاتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. سەداسەد سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنا. سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارام بەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت، شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە و هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتلۆنی هۆڵندی. شیری ئەپتلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز دکتۆر بگرم وڵای بەڕێزت سەبارەت بە چارەسەری موچە ئێستاکە خەڵک موچەین ئەی چارەسەر چییە؟ هیچ و پێشتر باسیەوەتان دەکرد لە ڕێی عێراقەوە ڕاستەوخۆ دابەش بکرێت دەکرێت ئەمە بکرێ ینی ئەم کێشەی موچە چارەسەر بکرێت. کێشەکە ئەوەیە بەپێی دستوری عێراق هەرێمی کوردستان قوارەیەکی سربەخۆیە لە ڕووی ئیداری و مالیەوە. ئەبێ موچەی فەرمانبەرانی هەرێم ئەبێ هەرێم دابەشیکە. عێراق بێ بۆی بنێری هەرێمدا بەشیکە. ئێمە زۆر مەحاولەما کرد کە بتوانین ئەمەیەکێ لە کێشەکان بوو، بەڵام ئەمە مەجموعەی کێشەمان بوو بەبەربەست بۆمان لەسەر ئەو قسەی جەنابتە. یەکێک لەوانە ناوی موچەخۆرانی فعلی نییە. ئەو 600 ناوەکانیان نییە لە بەغدا بە فعلی ناویان نییە، پلەیان نییە. یعنی چەند مدیر عامن چەند لە پلەی مۆزەفی هەیە لە یەکەوە تاکو 7 و 9 ئەمانیان بۆ دیاری نەکراوە. بۆ نمونە هەرێمی کوردستان ئەتوانێت 10 کەسی مدیر عام بێت، بۆ نمونە نازانم چەندێکە، ئەمان کردوانە بە 100 زیاتیان کردووە. ئەمە ئەوان ناتوان پارەی ئەوە مدیر عام بدەن. حەزەکەم یەکشت بە جەنابەت بڵێم، هەموو پەرلەمانی عێراق پێم وایە 11 ڕاوێژکاری هەیە، بەس لێ 72 ڕاوێژکاری هەیە. یعنی ئەمە بۆ چیتە ئەم 72 ڕاوێژکار لە مەسروفات زیاتر چی هەیە؟ ڕاوێژکار چ سفادەیە؟ ئەو پەرلەمانەکە خۆی بەدام پەرلەمانەکەمیان کردوێتەوە بۆ 44 نزیکی 50 نازانم، بەس ئێستا خۆ هەر بۆ زانێ ئەوە پەرلەمانەکە هیچیشێکی پێ نەگەی، هیچیشێکی پێ ناگرێت. ئەمە ڕاوێژکارە چ سفادەیەکی لێگەی؟ یعنی ڕاوێژکارەکان سفادەی لەبەر ئەوە
بربەرستێکی گەورەمان بۆ دروست بوو لەو ڕووی ئەوەی کە عادەدەکان دیار نییە پلەکانیان دیار نییە لەگەڵ ئەوەشە فعلیەکان نین ئێمە 1,200,000 کەسەوە ناتوانم بچێ 1,200,000 کەس بن ئەوان فعلیەکانیانەوێ بۆی موچەکەیان بدەن و هەرێم خۆشی کار بۆ ئەوە ئەکات کە موچە لەوێەوە نەدرێ بۆچی لەبەر ئەوە خۆی ئەگەر موچە لەوێ بدرێ ئەوە تریش دەسەڵاتێکی نامێنێ موظفی لێوە موچەوەگرێت چ حسابێ بۆ ئەمەگەوە حساب بۆ منە ئەجا دوایەوە ئەمان ئەیانەوێ ڕاستیەکەی نانەوێ بن ئەی دیوارەکان کێ موچەکەیاندا ئەگەر عراق نەیدا بن دیوارەکانە بێ ئەوان موچەی بدەن ئەمان 1,200,000 بۆی 700,000 بن دیوارەکەی کە لە فەیسبوک جنێو بە ئێمە ئەدا ئەوانش لەسەر ئێمە پارە وەرگن ینی پارەی خۆیان وەرگن و بڕۆنەوە بۆ ماڵ ئەی چارەسەر چێ بەڕێزت چارەسەر ئەوەیە بەشتر لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیدا دەڵێ ئەگەر ئێستا ئەوە لەو ماوەی پێش دەڵێ 250,000 بەرمیل نەوت بدەن بە من 300 میلیارد دیناریان بۆ دێنمەوە وەزارەتی دارایی دەتوانین لە کاتێکە حکوومەت خۆی بە 450,000 345 میلیارد دێنیتەوە تۆ بە 250 300 میلیارد دێنیتەوە من ئێستش لە ئەیڵێم حکوومەتی هەرێم ئەتوانێت مجموعەیە چاکسازی بکە و ئەتوانێت موچەی فەرمانبەرانیش بدە یەکێک لەوانە ئەوەیە عێراق داوای 250,000 بەرمیلی لەیەکە باقی ئەمێنێتەوە 600,000 بەرمیل ئینتاجەکە 250,000 بەرمیلەکەی تری ئەتوانێت بیپاڵەوێت کە بیپاڵەوێت بیکاتە منتەجاتی نەفتی بیکاتە بنزین بیکاتە گاز و بیکاتە نەوت و بیکاتە نەوتی ڕەش ئەمانە ئەگەر بفرۆشێت ناو بازاڕی هەرێمی کوردستان و سعرەکەشی تۆ زێداگرێت ینی بە 600وانە نەمێنێت بێ بە 500 و کوالیتێکی باشیش بەس مەیەڵە لە ئێران و تورکیاوە بێت ئەتوانی تقریبا 300 میلیۆن دلار دەستکەوێت و ئەگەر ئەوان نازانن بیکەن من ئەزانم بیکەن بەس نایکەن بەس ئەگەر نایانەوێ بیکە ینی نازانن بیکەن وەڵێن وانە ئەو 2 مانگ میدەن بەدەست منەوە 250,000 بەرمیلم دەنێ پاڵاوگەکان ئەگەر نەتوانی دکتۆریان ئەگەر نەمتوانی ئێستا حەدیان دەکەی کە دەتوانی 300 میلیارد دیناریان بۆ 300 میلیۆن دلاریان بۆ پیاکەم نەک میلیارد چێتە لەوەچە بچێتە 340 میلیارد دینار ئەگەر 250 پاڵاوگەکانم دەنێ نەک پاڵاوگان بە شوێنی تریش بکەن بۆ خۆمانیش بکەن بەس خەڵگەڕێنەکە بڵێ بۆ چێگەم پێشنیاز هەیە بۆ نایدەی بە وەزارەتی دارایی بۆ نمەکە وەزارەتی دارایی ئیش لە نەوت ناکە ئەگینا من ئەیدەم بە نەک بە وەزارەتی دارایی من هەر کەسێک بێ بۆ لەم مەیەدەمێ و بێوێ بۆ یەکەمانی بۆی ڕێکە خەم بەڵێم ئاوا بکە ئاوا بکە و ئاوا بفرۆشە هەم هاوڵاتی سفاداکە ینی هەم نەوتی سپێ دەمە خەڵک هەم گاز بە ئەرزانترە دەم بە مۆلیدەکان هەم بنزین بە ئەرزانتر و کوالیتێکی باشە دەم بە خەڵک هەم ئەو قەڵەباڵغی تەنکەرانەشە نایاڵم کە لە ئێرانەوە بێن هەم پاڵاوگان خۆمانە خەمە ئیش هەم لەگەڵەوەشە 300 میلیۆن دلاریان دەست ئەکەوێ ئەتوانن بەکاری بێنن ئەمان ئەبێ بەڕاستی لەمە دوا هەوڵ بدەن بە دیوارەکانیان نەیەڵن چونکە ئەگە بە دیوارەکان بمێنێن ناتوان ئەمە دەبێت جێتر بیر لەوە نەکەنەوە عێراق بتوانێت تریلیۆنێک و تریلیۆنێک دیناریان بۆ بنێرێت چونکە عێراق داهاتی نیە ئێستا داهاتەکەی زۆر نیە و نایش بێ وەکو جاران باش بەزێ وەکو پەرلەمانتاران ئێسەی چاوڵێکتان هەیە بۆ یەکەوە موچێ لە بەغدادەوە بێت هیچ بەراشونێکەیە کە ئێستا ڕاگیراوە کە بەهۆی مەسەڵەن تەسلیم نەکردی نەوتوانەوە ڕاگیراوە طبعاً ئێمە چەند ئەندام پەرلەمانێک قسەمان کرد لەگەڵ کازمیا بۆمان دەرکەوت کازمی وعدی تەواوی پێمانەدا کە موچەدات موچە ئەنێرێت ینی کازمی ئەوێت اتفاقات بکە ئەنجام موچە بدە لەبەرەوە دەنگمان پێ نەدا کابینەکەی ڕاستەکەی بەڵام ڕاستی و دروستی ئەمێ لێرەوە بڵێم ئەگەر یەکێتی و پارتی دەنگیان بە کابینەکەی نەدایە و بەهاتایانە دەرەوە بە هەموو کوردەوە بەهاتایانە دەرەوە ئەو کاتە ئەمانتوانی موچەی فەرمانبەران زەمانکەی دەتانتوانی زەماڵێ بەڵام بەداخەوە یەکێتی و پارتی لەبەر خاتر ئەوەی پۆستێک یا 2 پۆست یا 3 پۆست وەرگرن چوونە دەنگدان و پیرۆزبایان لەگەڵا کرد و سێڵڤیان لەگەڵا کرد ئێستا من داواکارم لەوانەی کە سێڵڤیان کرد باشە و لەوانەی کە سوپاس دڵیان زۆر خۆش بوو لە پەیجەکانیان ئەیان دڵمان خۆشە کە دەنگمان داوە ێ بچن بلای کازمی داوای لێ بکەن با موچەی خەڵکە فەقیرە بنێرێ خۆ لە کۆی بەڵێ لە کۆی مەوزوعەکە بندیوارەکان ئەمانش کە دەنگی داوا پێیان ها بندیوارەیە دەنگی داوا پێیان خۆش بەدبەختن دیاریان نییە یعنی من ئەمێ پەیام بۆ یەکێت بۆ دەنگدەرەکان یەکێتی و پارتیە تاکەی ئێوە سیقە بەم سەرکردایەتی و بەم دوو بنەماڵەکەن تاکەی سیقە بە بنەماڵی تاڵەبانی بارزانیەکەن دوو بنەماڵی گەندەڵ سەروەت و سامانی میلەتێکیان خواردووە و حەقە هەمویان دادگایی بکرێن لەسەرەوە کاکە ناکرێ ئەمانە دیناریان نەبوو ئێستا بوون بە خاوەنی دەیان ملیار دۆلار باش من خۆم نووسراوم کردووە باخیرەی ئەمانە گیراوە بە بەنەوتی دزراوە لە بەسڕا باخیرەی کۆمپانیای ئەمان من لەژ نەبووم
لە کەیسی ترا لەژنە بووم لەسەر قەیوان و کارەکە ئیش ئەکەن لەوێ کە نێچیروان بەرزانی ئیشی بۆ کار دۆزیێتەوە کە مەسئولەکانی یەکێتی ئیشان بۆ قەیوان دۆزیێتەوە لە بری ئەوەی کە ئیش بۆ ئەوان ئەدۆزنەوە موچەی خەڵ داوا بکەن ئەمانە خەریکی ئیتیفاقاتی ژێربەژێرن ئەی سەبارەت بە نەوت یعنی ئەو خەرجی کە لە نەوتتا هەیە لە کوردستان ئێستا بۆ نمونە لە 8 ملیار و 500 میلیۆن دلار کە 2019 فرۆشراوە 3 ملیار و 500 میلیۆن دلاری بە قسەی سەرۆکلیژنی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان دراوە بە وەزارەتی دارایی ئەم هەموو خەرجیە لە نەوت ئاساییە بە بۆ چوونی بەڕازی هیچ ئاسایی نی حەزەکەم بۆ جەنابی ڕوونەوە ئێمە لە 2019 12 تریلیۆن دینارمان تەرخان کرد بۆ کۆمپانیەکانی عێراق 12 تریلیۆن دینار لەم 12 تریلیۆن دیارە 93 تریلیۆنمان دەستکەوتووە باشە ئەگەر حسابی بکەین 93 تریلیۆن تقریبا 12 بۆ 13 لە سەدەکات یعنی خەرجی نەوتەکە 12 بۆ 13 لە سەدەکات بەڵام بۆرە بە هەر 2019 هەرێمی کوردستان وەرگری 8 ملیار و نیوە لەم 8 ملیار و نیوە 5 ملیاری مەسروفاتە کەواتە 3 ملیار و نیوی ماوەتە کەواتە 50 تقریبا 4 بۆ 55 لە سەتی بۆتە مەسروفات ئەمە سێنزەکەی دەرکە کەواتە 41 لە سەتی بۆ یەکێتی و پارتی بووە 41 لە سەتی داهاتینەوە خۆوایە کەکاکە ئەم بە 12 بۆ 13 لە سەتی توانیمانە 93 تریلیۆن داهاتمانە بێ لە عێراقا ئەمان 8 ملیار و نیویان بۆ 5 ملیاریان سەرفکرە کاتە ئەمە بۆ ئەمان بووە لەکوێ ئەمە سەرفکراوە تا من پێت بڵام لەکوێ ئەبرێت چۆن ئەبرێ ئەمە چۆنش ئەمە بە ناوی کۆمپانیەکان تر ئەبرێت بۆ نمونە کۆمپانیا هەیە سکیوریتیە هی بەرپرسەکانی ئەم دیوە یەکێتیە هی ئەم دی و هی بەرپرسەکانی یەکێتی سکیوریتەکانی هەولێر و دۆگ هی بەرپرسەکانی پارتی کۆمپانیا هەیە خەدەمیە لەم دی و هی یەکێتیە لەو دی و هی پارتیە کۆمپانیا هەیە نەقڵە لەم دی و هی یەکێتیە لەو دی و هی پارتیە من حەزەکەم یەک شت ڕوونکەمە زۆر جاران مەسرور بەرزانی چاکسازیەکە مەسرور بەرزانی ڕاستە چاکسازیەکە بەس بۆ خۆی ئەکا نەک بۆ خەڵک نمونەتە دەن چاکسازیەکەی مەسرور بەرزانی ئەمە بوو مجموعەی عەقدی وەرگرت لە کۆمپانیای کار کە هینیە چیروان بەرزانیە خستە سەر ستێر کە هی خۆیەتی ئەمە کردوێتی بۆ خۆی هات پارەکەیان داخل ئەکرد بۆ کوردستان بانک کە نزیک بوو لە نێچیروان بەرزانیوە لەوی وەرگرتەوە دای بە ئارتی کە هی خۆیەت نزیکە لە خۆیایی خۆیەتی کەواتە ئەمە چاکسازی کردو بۆ خۆی بۆ خەڵکی نەکردش لەبەرەوە ئێمە ئەمە بزانین داهاتی نەوت بەشێکی زۆری بۆ دوو بنەماڵاڕوە بنەماڵی تاالبانی و بنەماڵی بەرزانی زۆر باشە بەس هیچ سەبارەت بە مەسلەی بڵین خاڵە سنووریەکان ئێستا بە پێی یاسەکە عێراق داوا دەکات داواکاریەکی دەستوریە کە داوا دەکات لە سەدا بۆ نمونە 50 داهاتی خاڵە سنووریەکان بگەڕێتەوە عێراق ئەمە داواکارێکی دەستوریە بەپێی دەستوری عێراق خاڵە سنووریەکان مەتاڕەکان ئەمانە ئەبێ بە مشتەرەکی ئیدارە بدرێ بە مشتەرەکی یعنی ئەگەر مدیری خاڵە سنووریەکە کورد بێت یان لە کورد بێت ئەبێ مەسوولی گومرگەکەی لە عێراقەوە بێت و داهاتەکان بەپێی قانونی موازنەی 90 و 80 ئەوانە 50 لە سەتی داهاتی ناوخۆ بۆ مەحافەزەکانە 50 لە سەتی بۆ مرکزە ئێمەش وەکو ئەگە مەحافەزە بێ وەکو هەرێم بێ وەکو چی بێ 50 لە سەتی بۆ خۆمانە 50 لە سەتی ئەبێ بۆ کێ بێ بۆ خەزێنەی دەوڵەت بێکە لە عێراقە دوای لە ئەسڵی مەوزوعەوە پارە ئەچێتە ناو عێراقەوە دوای دابەشەکرێ بەسەر هەموو عێراقەوە و هەرێمی کوردستانی سوودمەندە بێلی چۆن ئێمە سوودمەندە بین لە داهاتی مەرزەکانی ئەودی و ئەوانش سوودمە دەبن لە مەرزەکانی ئێستا قسەیەکی هەیە ئەوان ئەڵێن ئەگەر ئێوە داهاتی مەرزەکانمان نەدەنێ ئێمە خۆمان تەخمینیەن دایەنین بە 100 میلیۆن دلار و پارەی 100 میلیۆن دلارتان لێ ئەبڕین باشە بەس سەبارەت بە پێشمەرگە یعنی ڕخنەبوو لە پەرلەمانتەرانی عێراق کە دەڵێن 68 ملیار دینار مانگانە بۆ پێشمەرگە بڕابەوە هەنی لە 2019ەوە نەتوانرا بهێنرێت هۆکارەکەی چی بوو پەیوەندی بە پەرلەمانتارانەوەیە وەڵاوە با بەڕاستی پێشمەرگە حەقا ڕووی دەمی بکە لە نێچیروان و خوبا تاالبانی و لە مەسرور بەرزانی و خوبا تاالبانی بۆ لە هەردوو حکوومەتەکان هەردوو حکوومەتە 2019 هین بوون داوای ناوی ئێمە داوامان لیان کرد بۆچی پارەکەنانەوە ئێمە داوای ناوی پێشمەرگەمان کرد و یەک ناویان بۆمان نەناردەوە لەسەر چه ئەساسی لەسەر چی ئێمە
ئەوەنە پارە سەرفکەین لە وزارەتی دیفاع ئەینا بێ ناو هەبێ کێشەکەوەی ئەم برادرانەی ئێرە وازانن دیوەخانە چۆن ئێستا بۆ خۆیان دیوەخان تەعاملەکەن وازان ئەو دیوش دیوەخانە کاکە ئەو دیو دیوەخانی ئەو دیو فەسادە هەتا سەر ئێسقان گەندەڵیتیایە هەتا ئێرە گەندەڵە بەڵام ئەسلی مەوزوعەکەی ئەوان موازنەیان لەسەر ئەساسی هەر پارە سەرفکردیان لەسەر ئەساسی موازنەیە و موازنە ئەبێ بەناو و بە شتوانە تەعامل بکرێ ئەوان داوای ناوی پێشمەرگەکردن ئەمان وتیانە ناینێرین لەبەرەوە ئەمە شتێکی ئەمنیە ناوی پێشمەرگەکانمان نانێرین بەڵێ ناوی پێشمەرگەکانیان نانێرن بەس تەبیعیە 50% عەرزی کوردستان بدەن بە عێراق ئاساییە بۆ 51% ئاساییە بەس ناوی پێشمەرگەکان نارێنن چکە بۆ پێشمەرگەی بەدبخت پارەکە وەرەگرێ چکەوان لایەن گرنگ نییە پێشمەرگە ژیانی خۆش سپاس دەکەم دوو پرسیار زۆر بەکوتی یەکەمیان سەبارەت بە لامەرکەزیەت کە ئێستا باز دەکرێت پرسێکی باشە جێبەجێ بکرێت لە سلێمانی و لە دۆک و لە هەولێریش خۆی لامەرکەزی شۆڕکردنەوەی دەسەڵاتە لە هەرکوێ بتوانی لامەرکەزی جێبەجێ بکەی ئەوە شتێکی باشە بەڵام لامەرکەزی بۆ ئەوە نەبێ مەرکەزیەکی تر دروستکەی سە من حەزەکەم نمونە دەمێ ئێستا ئێمە لامەرکەزی تەواوی نۆکو هەرێمی کوردستان لە عێراقا باش بەڵام زەرن ماگرۆیەکان دەست مەگرەوە زیانمان کردە ئەو موچە خۆرەکانمە پارەی نییە پارەکەمان بۆ دێ لە عێراق و ئەمانەی خۆن ئەگەر هاتو سلێمانی ژوابێ ئەوە خراپە من حەزەکەم یەک شت پێ بڵێم ئەمەی کە یەکێتی باسیەکەمە لامەرکەزی نیە ئەمە داوای شەریکیە یەکێتی هەستەکە دەسەڵاتی کەم بۆ تۆ و ئەیەوێت دەسەڵاتەکانی بگەڕێنێتەوە هاتووە باسی لە لامەرکەزیەکە ئەگەر نا ئەوان ئەیکەن من یەکەم کەسم پشتیوانیانەکەم بەس من داوای لامەرکەزی ئیداری و مالی و سیاسیەکەم بەڵێ تعامل بکەین موچەی خەڵک بێرینەوە بەڵام بەس یەک شتم ئەوێ ینی تۆ بێەوە بزانی سلێمانی موچەخۆرەکەی 300 میلیارد دیناری ئەوێ بۆ موچە باش زۆربەی بندیوارە بەشێکی زۆری بندیوارە زۆربەی بندیوارەکان هی یەکێتیە ئایا یەکێتیە توانین بندیوارەکانی لادا پرسیارەکە لە ئەوانە بێ بزانە توان ناتوان ئایا ئەتوانێت 60% داهاتی مەرزەکان بۆ یەکێتی ئەبرێ ئایا توانێت ئەو داهاتە بگەڕێنەوە بۆ حکوومەت ئایا توانێت وازدە کۆمپانیاکانی بێنە ئەوەی نەقڵەکە سکیوریتی لە نەوتا خەڵک خەریکنەوە دو پرسیارم بە کوتێکە شتێکیش ما بۆ خۆتان سەبارەت بە کارمەندانی کۆمیسیۆن کۆمەڵێک بەڕێوەبەری وێزگە هەیە کە 2 ساڵ مثلا بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق تێپەڕیوەتە ئێستا بڵین پاداشەکان پێنەدرا بە ناویەوەی کە لە وێزگانە خڕقاتە بوو وەکو پەرلەمانتاران داوایان کردیت بەدەستوونێکتان کردووە ئێمە سێ بە دوواداچوومان بۆ بابەتە کرد ئەوەی کە ڕوویداوە لێرە لە عێراق هەمووی ڕوویداوە یعنی ئەوان ئەڵێن تا عێراق چارەسەر نەکەین ناتوانین ئەوەی کوردستانی چارەسەر بەڵام تەکید بن لژنەوەوانە تەشکیلەکەن و دوایەوە ئیشی تیاگەن ینی پارەکەیان هەر بۆیە دێتەوە بەڵام ناتوانم بڵێم ئێستایان دواداچوونی بۆ دەکەنەوە بە دواداچوومان سێ جا بۆ کردووە و سێ جا سەردانی کۆمیسیۆنیشمان کردووە لەگەڵ دکتۆرە بار و لەگەڵ کاک موسە ناو ئەوان ئەوەی کە دەستمان کەوت بوو ئەوە بووتیان هەموو عێراق نەکەرێمی کورد سپاس دەکەم زۆر سپاس دکتۆر غالب محەممەد ئەنداوی پەرلەمانی عێراق لەم بەرنامەیەمە سپاس دەکەم سپاس بەوەی بینەرانی ڕێز سپاس باوەکارانم خواتان لەگەڵ